پێنجەم گەشببینی و ئومێدبوون بەخوای پەروەردگار کە داهاتۆکەمان چاکترە بێ. ئێمە قۆناغێکی زۆرمان بڕیوە. سەدمەی گەورە زەمەنی احتیلال بوو کە ئەو هەموو ساڕوخانە بەر عەزیزانمان کەوتن لە کۆمەڵی ئیسلامی و لە زوتنەوەی ئیسلامی و هەروەها لە ئەنسار و لە خەڵکەکەی ترمان. سەدمەی خودی احتیلال و قورسایی احتیلال لە ڕووی عەسکەری، لە ڕووی سیاسی، لە ڕووی مخابراتی، لە ڕووی تەکنۆلۆژی، لە ڕووی لوتبەرزی و حکومکردنیان، پاشان بەکارهێنانی ئەو هەموو خەڵکەی کە دژمان بەکاریان هێنا لە عەلەمانیەکانی کورد و عەرەب، پاشان لەو مسلمانە خوساوانەی کە کەوتنە بەردەستیان و بەکاریان هێنانەوە دیسان لە مزگەوتەکانە بەرامبەرمان. ئێمە ئەو سەدمەیەمان قۆستەوە، تەحەمولی زیندان و ناسۆرەکانیانمان کرد، ئێستاش ڕۆژی ئەوەیە هەستینەوە سەر پێ. شتێکیشتان بیرە خەمۆبرانی بەڕێزی من، خوشکانی بەڕێزی من، ئەو مقتدا سەدرەی کە ئێستا ڕەقەمی قورسی معادلەی نێودەوڵەتیە لە عێراقە، ئەو معادلە قورسە، ئەو ڕەقەمە قورسەی کە لە نێوانی ئێران و ئەمریکایە. ئێران و ئەمریکا هەردووچیان ڕەفزیانە کرد و دژی وەستا بوونەوە، ئەویش لە هەمان کاتە دژی هەردووچیان وەستا بوو. مقتدا سەدر لە 11 ساڵیە 3 بێوەژنی کەوتە سەر دایکی و خوشکی و پووری. تەحەمولی ئەو خانەوادەیەشی کرد وەکو پیاوێکی ڕەشید ڕەمزی ماڵەکەی هەر هەڵگرتەوە. لەو سەردەمەی کە دەرکەوت هێشتا تەمەنی نەبوو بوو بە 30. هەردوو تەرەف ئەمریکایەکان و ئێرانیەکان و ئێرانیزمەکانیش گاڵتەیان پێ کرد و ناویان نابوو سەماحەتی ئەتاری. ئەوە هەرێسە سەماحەتی ئەتاریەکەیە کە گەیشتۆتە ئەو مستەوایە. ئەبێ ئەوە بزانی لە سەرەتاوە دوژمنەکانت گاڵتەت پێەکەن، دوایی هەست پێەکەن کە وجودێکت هەیە حسابت بۆکەن، سێمەکەونە مساوەمە لەگەڵتا، چوارەم لەگەڵت ڕێگەکەون. بەڵام لە یەکەم خەتوە نایەن بۆ خەتوەی چوارەم. سەیری کەنێسە چۆن پێگەیشت؟ یەکەم یەک قیادە، یەک ئاڕاستەی خۆی، تەوجیهێکیەدا جێشی مەهدی دروستە بوو، تەوجیهێکیەدا چەکیان دانا، تەوجیهێکیدا سەرای سەلام دروست بوو، تەوجیهێکیدا بوونەوە بە مەدەنی. ئەوانەی لە دەوروبەرین وەکو ڕاوێشکار و وەکو منەفیز بەدەیان کەسی تایە تەمەنی 2 ئەوەندەی خۆیەتی، بەڵام پێیان شەرم نییە کە تەوجیهەکە لە وەرەگرن. هەموو شتەکانیشان بە مشاوەراکەن و دوای ڕێیەکە دەنەوە دەست ئەو. یەک سەرە توانێ ئاڕاستە بکە کە بوو بە 2 سەرە بێ بە چێشمە چێشم و شەڕەپاڵ. دووهەم ئەو هێزە، ئەو کادرانەی کە لە دەوروبەری ئەو بوون، ئاڕاستی ئەو هەموو مەحرومەیان کرد و هێنان بۆ خەتی مقتدا سەدر. ئەو هەموو مەحرومەی کە لە مەدینە ثەورە یان لە مەدینەت السەدر کە ناوڕا دوایی تر کە پێیانەوت مەدینەت سەدام، 2 ملیۆن خەڵکی مەحروم هەبوو، بوو بە گەورەترین قەڵای مقتدا سەدر. ئەهلی ئێمە هەموو مەحرومن، ئێمە ساڵەهای ساڵ ئەم زوڵمەمان لێکرێ. پێویستە ئاور بدەینەوە لەسەر ئەوەی کە مەزلومەکان کۆبینەوە، مەحرومەکان جارێکی تر و زەمان بخێنەوە گەڕ و زیت بینەوە و وریا بینەوە بینەوە پێشێ بۆی نەهێڵین ئەوەندەی تر تەعادامان لێ بکرێ و سنوورمان ببەزێنرێ و مافەکانمان پێشێل بکرێ. بۆیە هیوادارم عەزیزانی من ئەوانەی تا دوێنێ گاڵتەیان بە ئێمە ئەکرد، ئەوە ئێستا ئەبینن بە فەزلی خوای پەروەردگار زیاتر لە واقعەکەیە ئەچەقین، زیاتر دا ئەکوترین، لێدانی ئەوان ڕەسەنتری کردینەوە. دیدی تێڕوانینی ئیسلامەتیمان ئوسولی تر بوو، سەبر و پشودرێژیمان بەهێزتر بوو، بە قووەتتر بوو، ئیرادەمان بەرامبەر تاغوتانی ئەمریکی و نەروێجی و ئێران و پارتی وێچێتی بەهێزتر بوو. خۆمان ڕاگرت و دیسان هاتینەوە پێشەوە بە حەول و قووەتی خوا قۆناغی دوایی ترمان باشترەی بڕین. بۆیە داوام لێتانە عەزیزانی من، چست و چالاکتر بن و رەبەرزتر بن، هەر ئەوەشتان لەبەرچاو بێ. مسلمانانی تورکیا نەیانەتوانی بانگ بدەن، 44 ساڵ مەحروم بوون لە بانگدان. ئێستا پێم بڵێن لە چ شوێنێکی عالەمی ئیسلامیە ڕەمەزانەکە وەکو ڕەمەزانی تورکیا بوو؟ پێم بڵێ لە چ شوێنێکی جیهانی مسلمانانە ڕئیسی دەوڵەتێکی بەقوەتی وەکو تورکیا، ڕئیسێکی بەقوەتی وەکو ئەردۆغان خۆی بێ لە ڕەمەزانەکە سمیت تەوزیعکە و خواردنەکە تەوزیعکە لە بەربانگە. مزگەوتەکان، گەڕەکەکان، سەرجادەکان پڕ بوو لە ئەهلی دین و ئیمان و ئیسلامەتی و ڕۆژەوان. ئەم گەڕانەوەی بۆ ئیسلام پێویستە میلەتی ئێمەش ئاوا بگەڕێتەوە بۆ ئیسلام.
گەڕانەوەمان بۆ عەقیدەکە، بۆ زانستی شەرعی، بۆ برایەتی دینی، بۆ هەستی ئینتیمای مزگەوتی، بۆ وزە بەکارهێنان و بەگەڕخستنی هەموو ئەو توانایی کە لە دەوروبەرمان کۆ بێتەوە بە یەکسەر بە کۆمەڵە ڕاوێژکار بە دەیان و سەدان منەفیز بۆی بتوانین ئەو وزە زۆرەی لە دەورمان بۆ کۆ بکرێتەوە. گومانم هیچ لەوە نییە عەزیزانی من، بەخوا قەسەم گومانم لەوە نییە کە ئێستا ئەم ڕەوتە بچووکەی ئێمە 100,000 لایەنگری هەیە بەس لە باشووری کوردستانە، 100,000. لەم 100,000 پێویستیمان بە 5,000 کادرە، لەم 5,000 کادرە 500 کەسی کادری وەسەط و سەروتری لێ دروستە بێ کە ڕاوێژکاران و ئەهلی سەرکردایەتیان لێ دروستە بێ. با بە 5 ساڵ بگەینان 5,000 کەسە، بەڵام بتوانین ئەم قووەتە دروستکەین کە دوای قووەتێکی قیامەت خوازی ورە بەرزی پش و درێژ جوامێر و ئازا و کۆڵ نەدەر لە دەرەوە بێ لە زیندان بتوانین وزەکان هەموو بەگەڕخین و ببین بە ئەداتی قەدەری خوای پەروەردگار بۆ گۆڕینی ئەو جاهیلیەتەی تاغوتانی پارتیوێچێتی بەسەر ئوممەتەکەیانە سەپاندووە. ئاواش دەتوانین بیگۆڕین بە خوای ئەرز و ئاسمانەکان خەسەم، بەو پەرتەوازەیە ناتوانن بیگۆڕن. خراپتر حاڵتان خراپترە بێ شپرزەترە بن. ئەوەی کە زیادی کردو ئێستا گەنجی دینداری بێکەسە، جەماعەتە ئیسلامیەکان نین، ڕێکخراوە ئیسلامیەکان نین، ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی نین کە زیاد دەکەن. ئەوەی زیادی کردو دینداریە تاکەکەیە، ناژمێ بهێڵینە و دیندارەتێ بە تاچی بڕوە، چکە وزەیە کە بە هەدەرە ڕوە. بۆیە پێویستە هەمومان بە حەول و قووەتی خوای پەروەردگار ئەم کۆمەڵکاریانەمان بە قووەترکەین. داواشم لە هەمووتانەوەی ڕەوتەکە بە قووەترکەن، ڕەوتەوانانی جوامێر پش و درێژتر بن، هەستی مەسئولیەتتان گەورەتر بێ، خەڵکێک ڕووتان تێکا بە سینە فراوانیەوە وەریگرن، دوور بن لە دیکتاتۆری تاک کەسی، دوور بە لەوەی بەس خۆت پێ بگەی و بەس خۆت بیتە پێشێ. خەڵکانێکی تر پەروەردەکە، تۆ ئازاترین مدیرە ئەو کەسەیە کە خەڵک لە بەردەستیا پەروەردە بێ، نەک خەڵک بیکا بە مدیرێکی سەرکەوتوو. تۆ ژوابە هەوڵ بدەکە ئەو کەسانی دێنە پێشەوە نەک بۆیان ببی بە ئیمام، ئیمام لەوانە دروستکە، ئەمیر لەوانە دروستکە، پیاو ماقوڵ و پیاوی واجهە لەوانە دروستکە، مجاهید و مهاجر و ئیمانداران لەوانە دروستکە. و من ومێدیشم وایە بەخوای پەروەردگار کە یارمەتی دەرمانە بێت، دڵنیاشم لەوە کە یارمەتی دەرمانە بێت. خوای پەروەردگار پاراستووینی، هێنانیە پێشەوە، ڕێی نیشانداین، هیدایەتی داین لەم بێکەسیی کووردا بەگشتی، لە بێکەسی و ئێمە محاسەرە و گەمارۆدانی ئێمە بە تایبەتی لە ژێرام هەموو تین و فشارە خوای پەروەردگار هیدایەتی داینەوە بۆی ڕێبازی ئەهلی سوننەت و جەماعەتەکە بدۆزینەوە. فیرقەی ناجیە و تایفەی مەنسوورە بە برایەتیەکی دینی، بە هەستی ئینتیمای مزگەوت و سینە فراوانیەکی گەورە بەرامبەر بە مسلمانان. ئەمە ڕەوتەکەیە. لە هەمان کاتیشە حرەکەتێکی تری ئوفوقی ئاسۆیی کە بە عەزیزانی تر و بە خەڵکانێکی تری ئیماندارە کرێ لەگەڵمان، هەمومان پێکەوە بین بۆی ئومەتێک پێک بێنین کە ئەهلی حەل و عەقد قیادەی بکە. ئەو ئەهلی حەل و عەقدە وتومە کە پێویستی بەوە هەیە زانایانی شەرعناس بێنە پێشێ، شیکارەکانی سیاسەت بێنە پێشێ، ڕۆژنامەوان و ئەوانەی کاریگەرن لە کۆمەڵگەکە بێنە پێشێ. ئەهلی حەل و عەقد بەس بریتی نییە لە مەلا، بریتە لە مامۆستایانی شەرعناس، بریتە لە پیاوانی سیاسی، لە ڕۆژنامەوانە کاریگەرەکان، لە پیاو ماقوڵەکان و کوڕی عەشایرەکان، و هەروەها لە دەوڵەمەندەکان وانی لە توانایانە هەیە کە وزەکان بەگەڕخەن. و دڵنیاشم لەوە بە حەول و قووەتی خوا هەنگاوەکانی داهاتوومان بەرەو ئەم هەدەفانە ئەڕۆین. ئەم هەدەفانە هەدەفی مەرحەلین، هەتا ئەمانگەێنێتەوە بەو استراتیجێتەی ئەو کوردستانی خۆمانەکەینەوە بە دارالئیسلام بە ئیزنی خوای پەروەردگار، ئیمارەتی تیا دروستە بێ وەکو ئیمارەتی بەدرخان و باپیرانی بەڕێزی ترمان، و ئەو کۆمەڵگە مسلمانە کۆمەڵگەکەشیە گەینەوە بە کۆمەڵگەیەکی مسلمان و سیستمە تاغوتیەکەشی لا ئەبەین هەتا ئیدارەی ئیمارەتێکی ڕاشیدەی تیا دروستەکەین. خوای پەروەردگار ئێمە شوێوەش بکا بە ئەداتی قەدەری خۆی بۆ گۆڕانکاریەکە، بمانکە بەو هێزەی کە توانای هەیە کە ئەم بانگەوازە خوایە هەڵگرێ و ئیقامە حوجە لەسەر خەڵکی بکە، بمانکە بەو کۆمەڵکاری کە ئەتوانێ ورە و وزەکان لە خۆ بگرێ و بەگەڕیان بخاتەوە بۆ خزمەتی ئیسلام. خوای گەورە ئێمەش و ئێوەش سەرکەوتوو بکە و بشزانن کە خوای گەورە ئەو کەسانە سەرەخا کە دینەکەی سەرەخەن، وەلەینسوڕن الله من ينصره إن الله لقوي عزيز. خوای پەروەردگار سەلامەت و سەرکەوتوتان کە
ومێدەوارم ئینشاءڵڵا ئەم ڕەمەزانە تا ڕەمەزانی داهاتوومان هەنگاوەکانمان تۆکمەتر بێ هەتاکو هەست بەو گۆڕانکاریە بکەین کە لە قۆناغێکەوە چوینەتە قۆناغێکی تر. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما والسلام عليكم ورحمة الله وبركاته.